سلێمانی بتوانین کۆمەڵێک سپۆر چینە هەرە بە توانەکەی کۆمەڵگا لەژێرێک سەقفاکۆ بکەینەوە دەکانی ئەوە بۆ ئێمە زۆر زۆر گرنگ دەبن چونکە ئەمان ئەسنا خزمەت توێژینەوەیەک وە لە کۆتاییە لە مانجی چوار سەیەم دیدار بەڕێوەچێت کە دیدارێکی گشتی دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان سڵاوتان لەبێت بینرانی عزیز خۆشحاڵم لە بەرنامەیەکی تایبەتدا لەگەڵتاندا ئەوەی لە پشتمنەوە دەبینن دیداری زانکۆکانی سلێمانیە کە تایبەتە بە هەڵسەنگاندنی ڕەوشی زانکۆکانی سلێمانی و بە گشتی لە هەرێمی کوردستاندا دیارە بە میوانداری زۆرێک لە ئەندامانی پەرلەمان و مامۆستایانی زانکۆ و سەرۆکی بەشێک لە زانکۆکانی هەرێمی کوردستانیش ئەم دیدارە بەڕێوە دەچێت دەمانەوێت لە دیدی بەشداربووانی ئەم دیدارەدا بزانین ڕۆڵی زانکۆکاندا لە ئێستادا چۆنە لە بەرەو پێشچوونی کۆمەڵگادا بە دیاریکراویش وەڵامی ئەو پرسیارە بدرێتەوە کە دەگوترێت زانکۆکان لە ئێستادا وەکو تونێلێکوان لە سەرێکەوە خوێندکاردا خەڵ دەبێ و لە سەرێکی دیکەشەوە تەنها بە بڕوانامەیەکەوە دەرەچێ و هیچ زانیاریەکی پێنێ یاخو ناتوانێت لە ڕێگەی بڕوانامەیەکەوە پیشەیەک بۆ خۆی دەستەبەر بکات هەوڵ دەدەین لەگەڵ میوانانی بەشدار بوو یاخو لەگەڵ ئەو کەسانی کە لە پانەڵەکەدا میوانداری کراون گفتوگۆی تایبەت لەسەر ڕەوشی زانکۆکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش پارێزگای سلێمانیدا بکەین تا کۆتایی لەگەڵماندا بمێنەوە. ئەمە قوتابەکەی چا لە مامۆستاکە کە کەسەکە دەکرا خەڵک پێرە دکتۆران هەیە لەوەسا بڕووی دێ ئەکردن ئەوێت ئێوە بەتەمان چیکن بۆ وڵاتە شتێکی لە مێشتمانە دروستە کرد خۆگەورەش زانکۆ و ناوەندەکانی خوێندن بەهایەکی تایبەتی خوانەیە بەهایەکی گرنگیان هەیە ئەو شوێنەیە کە هەموو کۆمەڵگایەک پێویستی پێێتی و ئەو شوێنەیە کە ئاڵێ چەند زیاد بێت هێشتا کەمە بەڵام ئەوەی کە گرنگە مەهامی ئەم زانکۆیانە چیە مەهامی ئەم زانکۆیان ئایا دروستکردنی خەڵکی بێکارە یا پێدانی شەهادەیە بۆ تەرفیع یان دروستکردنی خەڵک تاکی بەسوودە پەرەپێدان بەسەر چاوەی مرۆییە لە هەر کۆمەڵگایەکە لە هەرێمی کوردستانە بە تایبەتەوە لە عێراق بەگشتی ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵانی هەفتاکان کە ئەوەی کە مێژوو ئەخوێنەوە ئەزانین کە عێراق خاوەن مەناهیجێکی خوێندنی زۆر گرنگ بوو بۆ لە بەرەوەی دەرهاویشتەی ئەو واقعی خۆی بوو لە هەرێمی کوردستان ئێمە ئەبێ سوود لە ئەزمموی دەوڵەتان وەرگین سوود لە ئەزمموی زانکۆکانی تر وەرگین و لە هەمان کاتەوە پێچچوونەوەیکی ورک دیراسەیەکی وردکردن بەسەر پێویستەکانی بازار و کەرتی تایبەت و کەرتی گشتی و پێویستەکانی کۆمەلگای ئێمە تا بتوانین زانکۆکانمان ڕنگدانەوەی پێویستەکانی هەرێمی کوردستان بێت زانکۆکانمان ئایا تا چەند ئەتوانێت کەسانی قیادەی پیشەیی دروستکەن قیادەی کەرتی گشتی دروستکەن کەسانی قیادەی ئیداری دروستکەن کەسانی قیادەی اقتصادی دروستکەن خەڵکانێک دروستکەن کە متمانەیان بەخۆیان بێ یعنی بەڕاستی کارەساتە من لە پانەڵەکەش کە ئاماژەم پێکرد یعنی زانکۆ ئەبێ بە جۆرێک فێرخواز دروستکات پێویستی بەوە نەبێت دابمەزرێت خۆی ببێتە خاوەنکار و خەڵکیش دابمەزرێت ئەمە خەلەل لە فێرخوازان نیەت هەموو فێرخوازە حەزەکە قائید بێت هەموو فێرخوازە حەزەکە سەرکرد دەبێت بەڵام ئایا مەناهیجی زانکۆ ئایا مامەڵەی مامۆستاکان ئایا ئەو سیستەمە ئیداری کە زانکۆکان بەڕێوە بە ئایا فرسەتی دروستبوونی سەرکردە فەراهەمەکان لە ناو زانکۆکانە یعنی ئایا مامەڵە حیزبەکان لە ناو زانکۆکانە ئایا ڕێگە ئەیە کە مامۆستەکان ڕۆڵی سەرکردە ببینن مامۆستەکان ئازاد بن ئایا حیزبەکان ڕێگە ئەیان بەوەی کە ئەو کەسانی کە مؤهیلن و وەتوانانێ و سیفەتی قیادیانێ بتوانن پۆستی ئیداریان هەبێت لە زانکۆکانە تاوەکو ببنە نمونەیەکی باش و فێرخواز چاویان لێ بکات یان تەنها لەسەر بەشبەشی حیزبیە و لەسەر بنەمای وەلای حیزبیە کە ئەمە بەڕاستی جۆرێک لە ناومێدی دروستەکە ئێمە هەموو کات پێویستمان بە گۆڕانکاری ئەو کاتە نییە کە تەنها کێشە هەبێت هەموو کات پێویستمان بە گۆڕانکاری بۆیە کە باز لە گۆڕانکاریەکەین لە سیستەمی خوێندن لە زانکۆکانە کە باز لە گۆڕانکاریەکەین لە شێوازی مامەڵەی زانکۆکان لەگەڵ فێرخواز لەگەڵ مامۆستا لەگەڵ سیستەمی ئیدارەکەیە بە ئامانجی ئەوەیە کە پێویستە زانکۆکان جارێکی تر ڕاپەڕینێکی زانستی دروستکەنەوە جارێکی تر بە جۆرێک تین بنەوە بە سەر چاوی مرۆیی لە هەرێمی کوردستانە کە ئێمە وامان لێ نەیەت بەڕاستی یەکەمەکانمان بە شوێن کارا بگەڕێ کە ئەمە بەڕاستی لە هەج وڵاتێکی تر بێت خەلەلەکە حتمما ئەگەڕێتەوە بۆ زانکۆکان ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتداران کە بەو جۆرە ئیداری زانکۆکانەکە ئەوە خاڵێکی زۆر گرنگە کرایەتە چۆن زانکۆکان چ فرسەتێکیان بۆ فێرخواز دروستکە کە توان سەرکردەبن
خاڵێکی ستلی لە زانکۆکانە کە هەبێ ئەبێ بەڕاستی ئەمە بنەبڕ بکرێت و ئەبێ عکسەکەی پەرە پێ بدەن ئەویشەوەی زانکۆکانی ئێمە زانکۆیەکن لەگەڵەوەی مەناهیجەکان تا چەند لەگەڵ واقع هەرێمی کوردستانە بەڵام بواری عملیمان زۆر کەمە لە زانکۆکانە بواری عملی بە جۆرێکە معنی فێرخواست تاقیکردنەوە ئەکا لەسەرەوەی کە چۆن لەسەر ئەو کتێبەیە یا لەسەر ئەو منهەجە 100 بێنێت 90 بێنێ 80 بێنێت بەڵام ئایا لە بواری عملیات چی ئەکرێت لەگەڵ فێرخوازە ئایا ئەو مەناهیجە چۆن لە بواری عملیات تەطبیقەکرێت کاتێک کە قسمی ئیدارەمانە ئیدارە هیچ بوارێکی عملی تێدایە بە فێرخوازەکان تا بتوانن بە جدی ببنە کەسێکی ئیداری ئایا ئێمە لە هەرێمی کوردستانە ئێستا بەپێ ئەو هەندێک لە داتاکان لە عێراق بەگشتی لە 159 هاوڵاتیان ئەوانەی کە لە دەرەوە خاوەنکاری خۆیانن بوونەتە سەرکردەی خۆیان ئێستا تێ ئەگەن ئەڵێن ئێمە بەڕاستی مەهارەی قیادەمان نییە نازانی چۆن فێربین ئێمە زەرێکی زۆرەکەین لەوەی کە ناتوانین قیادی ئیشی خۆمان بکەین بۆیە ئایا لە زانکۆکان چەند گرنگی دراوە بە مەناهیجی قیادە هەر وەکو بەشێکی خاص کە لە وڵاتان چەندین دەیە ئەخوێنرێت بواری سەرکردایەتیکردن بوارێکی مختص خەڵکی دکتۆرا و ماستەر و پۆست دکتۆرا ئێنێت لە بواری قیادەکردنە بۆ ئەوەی کە تۆ فێرخواز دروستکەی لە بواری قیاداوە ئەبێ بۆی مامۆستەکان لە بواری قیادا خۆیان پێ بگەن کە بتوانین ئەوانە دوجار لە کۆمەلگایە بتوان قیادەیەکی سەرکەوتویان لە دەرچن زانکۆ و ئاستی معرفی خۆیان و خاڵێکی تر ئەم پرۆژە سەردەبێتە هۆی لە ڕێگەی بەشداریکردنی کارای ژنە ڕاستەقینەی ژنە لە ناوەندی بڕیارە لە زانکۆکان دامەزراوە بێ نمونە بێ سەبارەت بە چۆنیتی کارکردن لەگەڵ پرسیژن بەشداری ژن کەمە ئەگەر بەشدارێکەشی هەبێ زیاتر لەلایەنی جێبەجێکردنە لەلایەنی ناوەندی بڕیارە نییە بەداخەوە تاکو ئێستا ئەو ئەتوان بڵێم ئەو پێگەی نکراوە بە ژن وا نەکراوە کە ژن لە هەموو ناوەندەکانە وجودی هەبێ بەشداری هەبێ وا نەکراوە کە ژن ببێتە خاوەن بڕیار لەو شوێنانە کە ئەمە خۆی تەنها یعنی من ئەمەوێ باسی ئەوە بکەم کە تەنها ژن نییە خۆی پرۆسەکە هەمووی خۆی کەمەکورتیتیایە یعنی ئەگەر بین سەیری بۆ نمونە زانکۆ بکەین یعنی ئایا پیاوان کە لە ناوەندی بڕیاری شن خاوەنی بڕیاری خۆیانن یعنی ئەمەش جێگەی پرسیارە ئەبێ کاری لەسەر بکرێ ئەبێ سیستەمەکە بە گشتی کاری لەسەر بکرێ ئەبێ زانکۆ ببێتە دامەزراوەیەکی سربەخۆ لەلایەنی ئابوووریەوە و لەلایەنی توێژینەوەشەوە ئەبێ ئازادیەکی کاملی هەبێ لە کار و توێژینەوەکانی ئەبێ سربەخۆیەکی هەبێ بۆ ئەوەی بتوانێت گەشە بە کار و چالاکەکانی خۆی بدا لە هەمان کاتیشدا ئەبێ بۆ نمونە ئەو بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێ بە دەر لەوەی مەسائلی حزبایەتی و لایەن و ڕەگەز و ئەو شتانە بۆ ئەوەی وردەوردەوا لە زانکۆ بکرێ جێگەی خۆی بکاتەوە ببێتە ناوەندێکی ئەکادمی کە هەموو وەزارەتەکان اعتیمادی لەسەر بکەن بۆ مەسلەی داتا و دیراسات و خوێندنەوە و وا بکە وردە پێگەی خۆی بگەڕێنێتەوە لە ناو کۆمەڵگا میتۆدێکی تەواو تەقلیدیە ئیش لەسەر دووڕەکی زیاکە یەکەم مامۆستا لە بری فێرخواز بیرەکاتەوە واتە ڕێگا زمینەیەک ناسازیانێ بۆ ئەوەی کە فێرخواز خۆی بیر بکاتەوە لە کاتێکە ئێمە هەمومان بە ژێرەی زۆربەی زۆری پێدراوە علمی و فەلسفەکان هەموو ئینسانێک جیاوازە لەویتر هەموو ئینسانێک توانای ئەوە هەیە لە بوارێکی دیاریکراوە ئیبداعی گەورە بکە جیاوازی زۆر بخڵقێنێ و ئەمە لە ڕێگای ئەوە بێت کە مامۆستا یان زانکۆکان بە شێوەیەکی گشتی ئەو زمینەیە بخڵقێنن کە خوێنکار یان فێرخواز خۆی بۆ خۆی بیر بکاتەوە ئەمە یەکەم دووەم لە ڕاستیە ئەبێ مامۆستاکان کاری سەرەکیان ئەوە نەبێت کە وەڵام بە پرسیاری فێرخوازەکان بدەنەوە بەڵام پێچەوانەوە ئەبێت ئیشی مامۆستا ئەوە بێت کە پرسیار لای فێرخواز دروست بکات و پرسیار بۆ ڕوژێنێ و زۆر ئاساییشە یانی زۆر گرنگە بۆ نمونە مامۆستا لە محاضەرەیەکە پرسیارێک بۆ ڕوژێنێ بەبێ ئەوی خۆی وەڵام باتەوە و ئەم وەڵامە بهێڵێتەوە بۆ ئەوەی کە بۆنە بڵێ هەفتەی داهاتوو ئێوە وەڵامیان پرسیارە بدەنەوە و من بۆ خۆم میتۆدەم بەڕاستیە زۆر پیادە کردووە و هەستم کردووە کە فێرخوازەکانیش بەمە ئاسوودەن و لەم ڕێگایەوە تەواو گەشەیان کردووە بەڕاستی یعنی گرنگە دۆخێک بۆ فێرخواز بخڵقێنی کە بە
بە تەنها تۆنیت کە معلومات و ئینفۆرمێشن و لایە و نۆڵیج و لایەوەی بە فێرخوازەکەت بە پێچوانەوە ئەویش لایەتی و تۆ لە ڕێگەی ئەوە تۆش وەکو مامۆستا لەوە فێرەبی چونکە لە ڕاستیە عەمەلی پەروەردە و تعلیم عملەیەکی زۆر دیالۆشیانە و مشاریکانەیە، یعنی ئەوە نییە کە ڕێزم هەیە مامۆستا خوێنکار فێرخواز وەکو حاوێ بینێ کۆمەڵێک ڕۆژ معلومات کا بە خورجیا و ئیتر کارڕێک کۆتایی پێبێت کە بەداخەوە ئەم سیستەمە لە وڵات زانکۆکانی ئەمە یا پەیڕەوی لێکرێ. بەشەکان لەلای ئێمە بۆ خوێندکارانی باش و خراپ لەسەر ئەساسی ئەوەیە کێ دەرەجەی باشی هێناوە کێ دەرەجەی کەمی هێناوە. هێڵبژاردان و بڕیاردان بداتن ئەم مۆدێلە تەواو بجاوە بە شێوەیەکی خۆماڵی داڕشتێنەوە و دەکرێت بۆ پێشکەستی زانکۆکانیان لێنووسن. سپاس بۆژێکتان. دیارە من لە قسەکانمە جەختم لەسەرەوە کردەوە کە ڕۆڵی زانکۆکان لەسەر ژیانی گشتیدا لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بۆچی زانکۆکانی هەرێمی کوردستان ناتوانن ئەو ڕۆڵە بە شێوازێکی کاریگەرانە ببینن لەسەر ژیانی گشتی لە لای خەڵکی. هۆکارەکەم گەڕاندەوە بۆ چەند شتێک جگە ینی سەرەتا باسێکەوەم کرد کە ئامانجی زانکۆکان چییە و چۆن زانکۆکان کارەکەن و ئەو سێ باڵێن لایەنە چییە کە زانکۆکان تایە کارەکە یەکەمیان پێدانی زانستە بە نەوەیەکی تازە ئەو زانستی کە لای مامۆستاکانە بیگەنێ بەوان و باڵێن پێدانی بڕوانامە بەو زانستی کە هەڵی دەگرن دووەمیان بریتێ لە توێژنەوەی زانستی لەسەر ئەو کێشانەی کە هەیە ئەو پرسیارانەی کە بەردەوام دروست ئەبێ کە پرسیاری تاکن یا پرسیاری کۆمەلگان لە ڕووی قەیرانەکان لە ڕووی بەرە باشتر بردننی کۆمەلگا و ژیانی خەڵکی سێمیشان بریتێ لەوەی کە تا چەند زانکۆکان دەبێت پڕکردنەوەی مەسەرزەمانی کۆمەلگا و تاکەکان واتە تا چەند بە کەڵکی چارەسەرکردنی قەیرانەکان دێ چارەسەرکردنی کێشەکان دێ ڕەنگ بێت لەم دوو مەحوەرەیە کۆتاییدا کە باسم کرد زانکۆکانی هەرێمی کوردستان لە ئاستی پێویستان نەبن واتە شوێنێکە زیاتر بۆ ئەوەی کە زانستێک بدەنە دەست ئەنەوەی داهاتوو با بڵێن زانکۆ شوێنەیە کە کەسە پسپۆڕە وردەکانی تیا کۆبەتەوە وتیایە کۆمەڵی خوێنکار دەرزە خوێنێ لای و کەسە پسپۆڕانە زیاتر زانکۆکانی هەرێمی کوردستان لەو ڕۆوە کاریان کردووە لە ئاستی توێژنەوە ڕاستە توێژنەوە بە ژمارە زۆرە بەڵام ڕەنگ بێ لە ئەستێکی پێویستان نەبێ و بەشێک لە توێژنەوەکان ڕەنگ بێ زیاتر بۆ پلە بەرزکردنەوە بێیان بۆکو پێداویستێکی ئەو کەسەوە بێت چۆن وا بکەین ئەو توێژنەوەانە وا لێ بکەین کە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەلگا بێت و نابێ چ توێژنەوە چ نامەکانی ماستەر و دکتۆرە قبول کرێت کاتێک کە باڵێن سوودێکی بۆ کۆمەلگانە بێت ڕاستە دەبێت ئازادی ئەکادمی هەبێت بەڵام ئازادی ئەکادمی ئەوە نییە کە تۆ بێت بابەتێکەڵ بژێری کەی سوودێکی بۆ کۆمەلگاکەت نییە بۆ دەوروبەرەکەت نییە هیچ قەیرانێ چارەسەر ناکە هیچ گرفتێ چارەسەر ناکە تەنها بۆ لە خۆ لە کۆڵکردنەوە تۆ ئەو بابەت هەڵە بژێری لەبەر ئاسانیەکەیان لەبەر زۆری و سەرچاوانەی کە لە سەرێتی خاڵێکی کە چۆن بۆ بکەین کە زانکۆکان پەیوەندیدار بن بە کۆمەلگاوە بۆ نمونە سنتەری لاوازی و سنتەرە توێژنەوەی کە لە زانکۆکان داهان سنتەری توێژنەوە یان باڵێن ناوەندەکانی توێژنەوە یان لە ئەستی نەبوودایە لە وڵاتانی کە سنتەرەکانی توێژنەوە با بڵێن دراسی هەموو لایەنەکان دەکات هەندێک جار سەرکردە سیاسەکان بڕیار بەدەستانی سیاسی پشت بەو سەرکردە بەو سنتەرە توێژنەوەانە دەکەن لە بڕیارە سیاسەکانی کە دەیدەن چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی ئاوە چ لە ڕووەکانی دیکەوە ئەو سنتەرانە لە هەرێمی کوردستان لە زانکۆکانی هەرێمی کوردستان لاوازە کە ئەمە بەچی بەهێز دەبێت بەوەی کە مامۆستای بۆ تەفەڕوق پێ بکەیەوە کارەکانی دەستە جەمعی بێت چونکە چەندە کاری مامۆستاکان ئەو توێژەرانە دەستە جەمعی بێت دەتوانێت کاری داهێرانە باشتر بکە ڕاستە هەندێک جار مامۆستاش بە تەنیاش دەتوانێت کاری داهێرانە بکە بەڵام ئەگەر چەند لایەنێک تێکەڵ یەکتری بێت چەند مامۆستایەکی پسپۆر لە پسپۆڕی جیاوازی تێکەڵێک بێ دەتوانێت ئیبداعێک بەرەو پێشەوە بەرێ و گرفتێکی هەرێمەکەی خۆی چارەسەرکەوە جگە لەوەش کە کۆمەڵێک هۆکاری دیکەمان خسە ڕوو لە قسەکانمان کە ئەوانە بوونەتەوەی ئەوەی کە ئاستی زانکۆکان لە ئاستی پێویستدان نەبێ بۆنێ گۆڤارەکانی زانکۆکان نەچۆتە ناو خەڵکی تاوەکەسان گۆڤارەکانی زانکۆکان ئەو گۆڤارانن کە بۆ بڵاوکردنەوەی توێژنەوە زانستیەکانن کە بە فۆنتێکی بچکۆلای خوێنرێ ناچێتە دەروی زانکۆ تەنانە ناچێتە ناو مؤسسەکانی دیکەی دەروی هەرێمی کوردستان وەکو پەرلەمان و حکوومەت بۆی سول لەو پێشنیاز و دەرەنجامانە بگیرێکە و ئەو با بڵێن ئەو توێژینەوانە وتویانە و لە گۆڤارەکاندا بڵاوگرێتەوە لەگەڵ کۆمەڵێک گرفتی دیکە کە باسمان لێو کرد. بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ زانکۆیەکو یەکەیەک یاوەکو ناوەندێکی دابڕاو لەم کۆمەلگایە کارێکی هەڵەیە
پێویستە تۆ سەری زانکۆ ئەەکەی ڕاستە زانکۆ پێویستە پێشەنگ بێ بەڵام ئەو پێشەنگیە چەندێک لە پێش دام و دەستگاکانی ترەوە بێ تا چەند جیاوازی بێ لەگەڵ لایەنی ئابووری سیاسی کۆمەڵایەتی تەکنیکی ئەمنی تەواوی ئەو بوارانەی ژیانی ئەم هەرێمە پەیوەندیدارم بە بارودۆخی زانکۆوە ناکرێ من مامەڵەی زانکۆی سلێمانی یان سەلاحەدین یا پۆلیتەکنیکی سلێمانیان یان دهۆک یان هەر شوێنێکی تر وەکو زانکۆی هارڤەرد یان زانکۆیەکی ئەوە مامەڵی لەگەڵا بکەم کە ئەمە تا ڕادەیەک من بەنە حەقی ئەزانم کە تۆ پێیت پێوەرەکانی ئەوێ لەسەر ئێرە جێبەجێکەیت بەڵام لە هەمان کاتیشامە پاساو نییە بۆی کە تۆ بڵێ وەڵا بازانکۆکەم مادام وڵاتەکەم لە بارودۆخێکی ناهەموارە و لە وەزایکی نائاساییە با دواکەوتو بێ ئێمە پاساو نەهینەوە بۆ دواکەوتن بەڵام لە هەمان کاتیشان ئاوا نین بەو شێوەیە بەو شێوە ینی ڕقە تەعاملکەین لەگەڵ زانکۆکان و ئەو کۆلێژەکان و تەئەخیری من تێبینی ئەوم کرد کە بە شێوەیەکی ینی ئەحکام لێرە باسکرا کۆمەڵێ حکمی زۆر قورسدرا لەسەر مامۆسای زانکۆ یان لەسەر خوێنکار یا لەسەر ئەو مؤسسەیە بە تەئکید هیچ کاتێک ناکرێت بڵێ من ڕەزامەندم و تەواو ئەو پەڕێتی هەر کاتی ئەو قسەیەت کرد کە تۆ یعنی وەستای بەڵێ ئێمەش ڕەخنەمان هەیە لە هەموو پایەکانی دروستکردنی یان بڵێن بەڕێوەبردننی زانکۆ ڕەخنە هەیە لە خوێنکار ڕەخنە هەیە لە مامۆستا ڕەخنە هەیە لە ئەو سیستەمێک کە پەیڕەوەگرێ لە خوێنی باڵا لەمان کاتە ڕەخنە هەیە لەو دام و لەو میتۆد و لەو پێداویستی و تەکنۆلۆژیایی کە بەکاردێ بەڵام ئەم ڕەخنانە ئەوە نین کە ئێمە بەڕاستی ڕاست و چەپێ بەسەر هەموو شتەکان ئەبێنین و بێنە ئەو ئاستەی کە تۆ متمانەی لێوەربگریتەوە بۆ شێوە مامەڵە گەڵا بکەی کە مؤهل نییە بۆی خەڵکی تیابچێ و ئێمە دیارە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ئەکرێ ئەو پرۆسەیە بەرەو پێش بەرین ناکرێ ئێمە هەموو وەکو کوردەڵێ شانەکە بەسەر مامۆستایە بشکەینەوە یان بەسەر منهەجا بشکێنەوە بەسەر خوێنکارە بشکەینەوە هەموو ئەمانە پایەکانی دروستکردنی یان بڵین سەرخستنی ئەم سێکتەرە گرنگەیە لە ژیانی خەڵک و پێویستە کاتێک کە تۆ قسەی لەسەرەکەی پێویستە لەسەر هەمووی قسە بکەی و گەشەپێدان و بەرەو پێشبردننی ئەم مؤسسایە ئەم دامەزراوانە کارکردن لەسەر هەموو ئەو پایانەی و بەو شێوەیە ئەمە توانین بەرەو پێشی بەرین ڕاستە کە کورتی و کێشە و گرفت هەیە لە هەر چوار پایەکە گەر لە پایی مامۆستا هەیە لە خوێنکار هەیە لە پایەکانی خوێنی باڵان بەڵام ئەکرێ قابلی ئیسلاح و قابلی بەرەو پێشبردنە و قابلی ئەوەیە کە بیهێنەوە ئاستەی کە جێمتمانی هەمومانەوە ئەوەی کە چاوەڕێیەکەی وهەرگیز ڕازی نەبوو لەوەی کە زانکۆکان تاڕادەیەک نەیانتوانی بێت ڕۆڵەکانیان فێری پیشەیەک یا خودێنیەکانی نیشان بکەن پێش یاخود بەژاری پێکردنی مێ نەکردو چونکە بەڕێگەی جیاکاریانەیە باڵا بە بەراوە لەگەڵ سێکتەرەکانی کە زۆر قورس و لاواز دەبێت ئەگەر ئەو چینەی کە باسمان کرد چینە هەرە پێشکەوتووەکە یاخود زیرەکەکە لە ناو سیستەمی کۆناچار وەربەستن و خۆیان ببنە بە بەشێک لە قەیرانەکان لە ناو زانکۆکانە بوارە عەمەلەکان بەڕاستی زۆر کزە و زۆر لە زۆر شوێن هەر نییە کە ئەمە وای کردووە فێرخواست تەنها وابەستە بێ بەو کتێب و وەڕق و قەڵەمەوە کە هەیە ئەمە خاڵێکی تر فێرخواز وارانە هێنراوە کە فێرخواز بێت لە دەرەوەی ئەڵێ think out of the box یعنی بیرکاتەوە لە دەرێ ئەو سنووقی کە بۆ دیاری کراوە لە بدەرێ ئەو مەناهیجە بیر بکاتەوە بگەڕێ بەحث بکات توێژینەوە بکە بگەڕێ بە شوێ سەرچاوی گرنگە ئەمە خاڵێکی تر ئەوەیە لە دەرەوە ئایا تا چەند فرسەت ئەدرێ بمانە ئایا کەتی تایبەتمان کەتی گشتیمان ئایا فرسەتەکان بە یەکسانی ئەدرێ بە هەموو فێرخوازێک ئایا فرسەتی دامەزاندن فرسەتی ئیدارەدان ئەدرێ بە هەموو خەڵکێک ئەوە لێ بگەڕێت لەوەی کە ئێمە بۆ نەخ فێرخوازە کە ئێوە خۆی خاوەنکاری خۆی بێت ئایا کەرتی تایبەتمان لە هەرێمی کوردستان لە چ قەیرانەکان لە خەرانێکی قوڵایە کە ئەگەر قسەی لەسەر بکرێ بابەتی زۆری ئەوێ نووسنی زۆرەوێ گەورەترین کێشە ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا تێڕوانینێکی هەڵەمان هەیە بۆ کەرتی تایبەت ئێن شەریکاتی بچووک و مامناوەندیان بە تەواوەتی ئیهمال کردووە لە کاتێکە ئەوە سەرچاوی داهێنانە وڵاتێکی وەکو ئەمریکا لە سەدا 90 اقتصادی لە کەرتی تایبەتە پەیوەستە بە شەریکاتی بچووک و مامناوەند بەڵام سەیرێکی هەرێمی کوردستان بین شەریکاتە گەورەکان لە بەروی سەر بە خۆیانە سەر بە دەسەڵاتە سەر بە فلان حیزبە ئێن احتیمان بەوەیەن لە باج ئەیبورن لە سوولەی ئێنێ بانقەکان کراوەی بڕویانە لە کاتێکە لە هیچ وڵاتێکە بەم جۆرن ئەمە شێوازێکی زۆر کلاسیکە ساڵی حەفتەکان پەیڕەو کراوە
بەڵام ئەگە کەرتی شەریکاتی بچووک و مام ناوەند وە هەلی کار دروستکرێ بۆی فێرخواست کە ئەچێت خۆی خاوەنکاری خۆی بێت تەرجیع ئەبێت بەڵام کاتێک کە یەکسەر تووشی کۆمەڵە قەیرانەکرێن فرسەتیان پێ نادرێت باج و خراجیان زۆر ئەخرێتە سەر بۆیە ئەوە ئەبینە چەندەها هاوڕێ هەیە فەشەلی هێناوە لە کەرتی تایبەتە بۆ لەبەرەوەی حکومەت هاوکار نییە ئەمیش جورئەتێکی تری نابێت جارێکتر خۆی خاوەنکار بێ لێرەوە بێکاری دروستە بێ لێرەوە داواکە حکومەت دایمەزنە خاڵێکی تر ئەو ئیمتیازاتانی لە کەرتی گشتیە هەیە بە هیچ جۆرە لە کەرتی تایبەتانیە جیاوازێکی زۆر هەیە لە بواری خانەنشینیە لە مەسەلەی ئیمتیازات ئەوانەی کە بۆ نمونە 5,000 کورسی ڕاگەیراوە بۆ خوێندن لە خوێندنی باڵە ئەو 5,000 چەندێکی بۆ ئەوانەیە کە مۆهێلین لە کەرتی تایبەتە شەهادەی کیە بەس حەزەکە لە بوارەکەی خۆیان لە بواری ئیدارە ماستەر خوێنە دکتۆرا خوێنە معمەلێکی هەیە لە بواری کیمیایە حەزەکە ماستەرێکی تا بخوێنە کە خۆی بە کالۆرسێکی هەیە خاوەنکارێکە پێویستی بۆی لە بواری یاسا بخوێنێ بۆی بزانە ئەگەر کێشەی یاسایی دروست بوو لە کۆمپانیاکە چۆن چارەسەریکە چ فرسەتێ درابەوە بۆیە هەموو فرسەتەکان بۆ کەرتی گشتی ئەمە وای کردووە ئەم جیاوازی وابکە خەڵکی وابزانە تەنها لە کەرتی گشتیە فرسەت هەیە کە بەداخەوە ئەمە هەڵە تێگەیشتنە لە کۆمەلگا هەڵە تێگەیشتنە لە پێداین دەرفەت هەڵە تێگەیشتنە لە مامەڵەکردن لەگەڵ سەرچاوی مرۆیە بەڵێ ڕێکخراوەکان ژنان چەندان ساڵ ئیژەکەن من نامەوێت بڵێم هیچیان نەکردووە مەز بەڕاستی زۆر نەعەدالەتیە بەرامبەر بە ڕێکخراوەکانی ژنان کە باز ئەکرێڵە هیچیان نەکردووە چەندها ساڵە کاریان کردووە کۆمەڵێک یاسایان گۆڕیوە تعدیلاتیان لە کۆمەڵێک یاسایان کردووە تا چ ڕادێک چکەم چ زۆر توانیوانە کۆمەڵە گۆڕانکاری دروست بکەن بەڵام لە چاوی ئەوەی کە چەندها ساڵە ئیژەکان بەڕاستی ئەتوانم بڵێم لەو ئاستەنین یا خەڵکەکە چاوەڕوانی زیاتریان لێ ئەکا یا ئەتوانم بڵێم ئەو ئەگەر بێ بۆ نمونە بۆ مثلەن ڕێژەی توندوتیژی ئایا توانراوە بە ڕێژەیەکی باش مثلەن کەمیکەنەوە جوابەکە ئەکید نەخێران تاکو ئێستا ڕێژەی ژن ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە ڕوبەڕووی توندوتیژی خێزانیمان هەیە لەناو خێزان خۆی بەرامبەر بە مناڵ هەیە بەرامبەر بەوەی هەیە کە ئەو پەیوەندی لە نێوان خێزانەوە کوجارانی ئەمە هەمووی ئەتوانم بڵێم ڕێکخراوەکانی ژنان ئەو سیاسەیە ئەو ڕێگایە کە ئیشیان لەسەر کردو ئەبێ دانیشن و ڕاجعەیەکی خۆیان بکەن بە شێوازێکی باشتر کاری لەسەر بکەن یعنی بۆ نمونە من لە باتی ئەوەی کار لەسەر ئەوە بکەم پیاوێک سزاکەی چی بێ ئەگەر توندوتیژی بکە کە ئەمە خۆی بۆ خۆی زۆر گرنگە چونکە ئەگەر سزاکە چەند باشتر بێ پیاوەکە زیاتر ڕەدەع بێ لەوەی کە توندوتیژی بکە بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ کار لەسەر ئەو بکەم بۆ پیاو توندوتیژە بۆ پیاو مەسەلە توندوتیژی بەرامبەر مناڵەکانێکە بۆ بەرامبەر خێزانەکێکە منە بێ دیڕاستی ئەوە بکەم چونکە ئەکید کۆمەڵک هۆکار هەیە مەسەلەنکێکان هۆکاری ئابووریە مەسەلەن بێکاریە نەزانیە ئەمە هەمووی هۆکارن ئەگەر چارەسەر بکرێ لەلایەن حکوومەتە و لەلایەن ڕێکخراوەکانەوە بە تەکیدی ئەو کاتە ڕێژەکە بە بەرچاوتر کەمتر ئەبێتەوە بە باشتر کەمتر ئەبێتەوە لەبەرەوە شێوازی کارکردن لەسەر کێشەکان تا ئێستا لەو ئاسەنیە بەڵام ئێمەش لە هەمان کاتە نابێت لە سەداسەت هەموو خەتاکە بکەینە سەرەوە چونکە هەنێکی کاری حکوومەتە هەنێکی کاری پەرلەمانە بۆم بەنسبەت تەشریعاتەوە هەنێکیش کاری بەداخەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە کە تاکو ئێستا بە سیاسەتی ئەوە ئەڕۆن فەرزی پرۆژەکانی خۆیان بەسەر کۆمەلگای ئێمە هەنێ واقعیەت هەیە لە لای ئێمە لێتی ئەگەین ئێمە ئەزانین کێشەکە لەکەی و ئێمە ئەبێ گوشیاری بڵاو بکەینەوە لەناو خوێندکاران بەنسبەت خوێندکار و بە هەردوو ڕەگەزەوە هەمان شێواز مامۆستاکان و کارمەندەکانی چونکە تەحەڕوش تەنها لەلایەن خوێندکار خۆیەوە نییە بڵێ ڕەگەز نێر بەرامبەر بەمێ بەڵکو لەلایەن مامۆستاژ ئەکرێ لەلایەن فەرمانبەرانیشەوە ئەکرێ ئەبێ یەکەم جار ئێمە هوشیاریان کەوێ بێ هەڵمەتێکی هوشیاری سەبارەت بە ئەوە ئەبێ هەموو کچێک هەموو ژنێک لە زانکۆ بزانی مافی چییە ئەبێ بزانێت توندوتیژی چییە ئەبێ بزانێت تەحەڕش چییە چونکە تعریفی تەحەڕش لەلای ئێمە تا ئێستا بە وازەحین یعنی زۆرش هەڵسوکەوت هەیە جاری وایە تەنها بە سیرکردن بە تەحەڕش حسابە ئێمە تا ئێستا خوێندکارەکانمان ئەوە نازانن بەڕاستی بێ ناوەندێک هەبێ بۆ ئەوەی هەڵسوکەوت بکە لەگەڵ ئەو کێسانە و چارەسەری ڕاستەقینەی بۆ بدۆزێتەوە و ئەو کەسانەی کە ئەم کارە ئەکەن لە هەر ئاستێکا بن لە هەر مستەوایەکە بن ئەبێ سزای خۆیان وەرگن لە هەموو گرنگتر ئێمە لە ماوەی ئەم 3 ساڵەیە پرۆژە یاسای دیاریکردنی وێنەتیکردنی قوتابیان و خوێندکارانمان داڕشتوتەوە کە ئێستا نێرادی ناوەندەکانی زانکۆیە ئەمە دووبارە ڕێک خواستووە بەس دووبارە پێناسەمانکردن لە نێرادەکان چییە بۆ دەست هەیە لە دەرەوە ئیختیساس تەنها سەرکردە دروستەکە وڵات سەرکردەکانی ئەمریکا و ئەوروپا بۆ
کلینتۆن کاتەکە و لە سەرکاتی وازە دەستگایەکی قیامی دروستەکە بۆش لە هەمان شێوە بۆ لەبەری ئەوان ئەیانەوێت لە جیل داهاتوە قیادان لەنەوە خۆی لە ڕاستیە ئەو سیستەمەی کە لە کوردستانە جێبەجێ ئەکرێ بەرهەمی دوو کایەیەکی مؤسساتی ئاینی ئیترەمە لە پاپاوە بگرێت تا کەنیسا ینی زانکۆکانی ئینتاجی ئەوانن دووەم ئینتاجی بیرکردنەوە و ئایدۆلۆژیای سیاسیە بۆ نمونە ینی هەر وڵاتێک ئایدۆلۆژیاکەی چۆن بوو بێ زانکۆکانیشی لەسەر ئەساسی ئەو ئایدۆلۆژیای دروست کردووە تا ئیشی مامۆستاەوە بووە کە ئەم ئایدۆلۆژیای لە ناخ و لە مێشکی خوێنکارەکانە بچێنێ و لێرەوە چۆنێک ئامانج ئەوەیە کە خوێنکار بیر نەکاتەوە و خوێنکار پرسیاری لا نۆڕۆژیە لە ڕاستیە ئامانجەوەیە کە کۆمەڵی خوێنکار یان کۆمەڵی خەریج ئینتاج بکات کە هەمویان وەکو یەک بیر بکەنەوە ئەمە لێرەوە لە ڕاستیا پەیوەندی بە ڕۆڵی حیزبەوە هەیە لە ناو کایی زانکۆکانە کاتێک کە تۆ خوێنکارەکانت ئەوانی کە تەخەڕوجەکەن هەمویان وەکو یەک بوون هەمویان وەکو یەک بیریان کردەوە یان بیریان نەکردەوە لە ڕاستیا ئەمە کۆنتڕۆڵکردنی لەلایەن حیزب و لەلایەن دەسەڵاتەوە زۆر ئاسانە بێ بەڵام تۆ ئەگەر کائینەشی بیرکەرەوە دروست بکەی تۆ ئەگەر ئینسانێکی جیاواز دروست بکەی لە ڕاستیا کۆنتڕۆڵکردنیشی لە ڕێگای حیزب و دەسەڵاتەوە زۆر قورسە بێ و لێرەشەوەیە لە ڕاستیە ئینسانی بیرکەرەوە خوێنکاری بیرکەرەوە ئەبێتە کەسێکی جیاواز و کەسێکیش ئەم کەسە جیاوازش لە ڕاستیا بێتە هۆی دروستبوونی ئایدیا و بیرروبۆچوونی جیاواز حیزبی جیاواز تۆ ملاحەزە بکە ئێستا ئەمە حیزبەکانی کوردستان هەمویان تا ڕادێکی زۆر لەم سەری ڕاستیانەوە بۆ سەری چەند تقریباً زۆریان لە یەکەچن بۆچی لە یەکەچن لەبەرەوەی کە لە ڕاستیە بیرکردنەوەی ڕاستەقینە لە وڵاتی ئێمەیە و لە جەمەعەکانی ئێمەیان نییە کاتێک کە بیرکردنەوەی ڕاستەقینە هەبوو ئینسانی جیاواز دروستە بێ کە ئینسانی جیاوازی شتە بوو لە ڕاستیە حیزبی جیاوازی شتە بێ جارێکی تر ئەڵێمەوە مؤسسەی زانکۆ یان خوێنی باڵا بەدەر نییە لە مؤسسەکانی تر لەم هەرێمە لەم وڵاتە لەم ناوچەیە حیزب باڵا دەستە لە زۆر بەی هەرە زۆری مؤسسەکان و خوێنی باڵاشی لێ بەدەر نییە بەڵام زۆرجار ئەکەوێتە سەرە و کەسانی کە لەوێ ئیداری وەزعەکە ئەدەن زۆرجار ئەو مداخلەیە یان ئەو کاری کە کردویانە کارێکی ئەرێنی بووە یان بەو شێوێ نەبووە کە لە دەرەوەی یاسا و ڕێنمایەکان بێ یا لە دەرەوەی ئەو عرف و ئەو ڕێشۆنانی کە لە خوێنی باڵا پەیڕەوە کرێت کار بکرێت بەڵکو زۆرجار هەماهەنگ بوون پاڵپش بوون هاوکار بوون بۆی کە کارێکی یاسایی بکرێت ڕەنگە لە هەندێک شوێنش کارێکرابێ یان هەوڵێک هەبوو بێت بەڵام زۆرجار مامۆستاکان ڕاگرەکان سەرۆکی زانکۆکان ڕێگبوون وەزیری خوێنی باڵا ڕێگر بوون لەوەی کە کارێکی نایاسایی بکرێت لەبەر بەرژەوەندی حیزبی بەڵام ئەکرێ کارێکی ئەوەش کرابێت کارێکی نایاسایی کرابێت کارێک کرابێت لێرە لەوێ لەوانەیە ئێستا داتا و بەناو لەبەر دەستانە بێ بەڵام مداخلەکان هەموو جارێ مداخلەی سلبی نەبوون هەندێک جار مداخلەی ئیجابی بوون هەندێک جار پاڵپشتی چالاکییان کردووە کاری زانستیان کردووە بۆی کە پرۆسەکە ینی جوانترکەن و هەندێک جارش کاری نابەجێ کراوە بەڵام جارێتر ئەڵێمەوە لەم ناوچەیە ناکرێتەوە زانکۆکان بخەیتە دەرەوەی معادلەکان و بخەیتە دەرەوەی حسابەکان ئەوەی کە تطبیقە بێت لەسەر مؤسسەکانی تر و شوێنەکانی تر لەسەر زانکۆش تا ڕادێکی زۆر ڕوویداوە و ئێمە تر لەو ناوچەیە هەوڵمان داوە تعاملی لەگەڵا بکەین و شتێکی ڕاستەقینەیە لەوەی کە باسێکە بکە یعنی ئەوانەی کە ئایدۆلۆژیای سیاسی و دینی لە پشت خوێندنەوەی لە ڕاستیان چەخکردنەوەی لەسەر چی لەسەر وەڵامە حازرەکان ئەمە کەسە بکەن لە ساڵی 1970 سەرەتای سەدەی 20 با بڵین خەڵکانێکن باس لە ئەدەبیاتی بیرکردنەوەی ڕەخنەکرانەکە و تەنزیمی بۆکەن بەڵام حتا لە غەربیشە وا لەداریتان ئەوەی کە پێوترێت سیستەمی بۆڵێنی چەندین گرفتیکەی وەک دەستێوەدانە دەرەکیەکانەوە یاخۆت کێشەی هەیکەل یاخۆت پرۆسەی بەرگاردان ئەمانە بوونەتە نەمپەر لە بەردەم پێشسەندنی زانکۆکان لە هەیەی کوردستاندا ئەبێ لە ڕیشەوە منهەجی زانکۆکان گۆڕانکاری جەوهری تیا بکرێت ئەبێ لە ڕیشەوە پەیوەندی نێوان مامۆستا و فێرخواز گۆڕانکاری ڕیشەیی تیا بکرێت ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە ئێستا لە دنیاە منهەجێکەیە پێوترێ منهەجی بۆڵۆنی بە ڕێگای ئیتفاقی ئەوروپی 1990 ئەم سیستەما پەیڕەوی لێکراوە ئێستا لە ئەوروپایە تا ڕادەیەکی زۆر باش و بە ڕوسیاشەوە لە ڕوسیاشەوە 2023 پەیڕەوی لێکرێ زۆر گرنگە کە ئەمە جێبەجێ بکرێ و جەوهەری ئەم سیستەمە لە ڕاستیا بریتە لە
فێرخواز سنتەری فێرخواز سنتەرە چۆن سنتەرە چۆن ئەمە جێبەجێ بکەین چۆن ئەم تەطبیقەکەین لە ڕاستیە من بخۆم بکو لە پەنێڵەکەش ئاماژەم پێکرد ئەکرێ بڵێم لە ڕێگای منهەجی و میتۆدی سوقڕاتیەوە توانی ئیش لەسەر ئەمە بکەین چونکە سوقڕات ئیش لەسەر دوو مەسەلەکە یەکەم ئەوەی کە لای خوێنکارە ئەوەی کە لای فێرخوازە گواگریمانەکات کە حەقیقەتە یعنی لێرەوە فێرخواز سنتەرە دووەم ینی مەسەلە کە زۆر تەواوکەری ئەمەیە سوقڕات پێی وایە کە ئەو وەکو مامۆستا هیچ نازانێ ئەوە ئەزانێ کە نازانێ لێرەوە ینی زمینێژی زۆر باشە ئەسازە بێت لە بینی خوێنکار و مامۆستایە بۆ ئەوەی کە دیالۆکی ڕاستەقینە بکەن وەوەی کە ئینتاجە بێت لە ڕاستیە لە ڕێگای ئەم دیالۆکەوەیە نەهی مامۆستاکەیە و نەهی خوێنکارەکەشە بەڵام لە ڕاستیە لە جەوهرایی هەردووکیشیانە یان با بڵین چکە هەرێکێ لە ئێمە لە ناخمانە لە ڕاستیە ئینسانێکی بیرکەرەوەین فەیلسوفێشین بیرکاریزانێکین بەڵام ئیشی مامۆستا ئەوەیە کە ئەم جەوهرەی ئێمە دەربێنێ واتە ئیشی مامۆستا لە ڕاستیە بە جۆرێک کات لێ بڵێ ئیشی جوتیارە یعنی جوتیار تۆوێکە چێنێ و ئەم تۆوە خۆی بۆ خۆی بە تایبەتمەندیەکانی خۆیەوە سەوزە بێ چرۆکە و ئێتە دەرەوە ئیشی مامۆستاش لە ڕاستیە ئەمەیە نەک ئەوەی کە مامۆستا یان منهەج یان دەسەڵات چی ئەوێ ئەوە خەلقکە لە فێرخوازەکە بەتەکید هەر کەسێک لای خۆیەوە هەر کەسێک لە پێی بەرپرسیارەتی و ئەوەی کە کەوتوتە سەرشانی پێویستە جهد و ماندووبوونێکی زیاتر پێشکەش بکات و پێویستە ئەو یاسا ڕێنمانەی کە هەیە ئەو پێوەرانەی کە دانراون پێویستە جێبەجێ بکرێن و من دێجار لە بناسەباتی لەم شێوەیە بەتایبەتی ئەو خەڵکانی کە قسە ئەکەن یعنی ڕەخنە ئەگرن زیاتر و زیاتر لە نەسلبیەکان دەرەخەن و زیاتر ینی ئەندەجار ئەکاتە حەدی ئەوەی کە مەشهەدەکە زۆر تاریکەکەن کە بەرامبەر وا هەست دەکات کە هیچ دروستکایەکی تیان نییە پێم وایە هەوڵ ئەگە بدرێت ئەگەر بێت و ئەولانانەی کە سەرقاڵی یان بڵێن بەرپرسن لە خوێنی باڵا بەشێکن لە خوێنی باڵا ئەنجا ئەم کەسانە خوێنکار بن مامۆستا و بەرپرسیارەتیانە بنەو خوێنی باڵا ئەگەر بێت و ئەوانە بن سەرقاڵی چاکردنی مەنهەجەکانی خوێندنن دابینکردنی پێداویستەکان ئەگەر بێت و لە هەموو ئەمانە هەوڵێک و فشارێکە بێ لەسەر حکومت و لەسەر خوێنی باڵا بەوەی کە ئەو پێداویستان دابینکەن بتەکید ئەبێتە ئەو ئاستەی کە چاوەڕوان ئەکرێ جارێکی تر ئێڵێمەوە ئێمە بەو شێوە خراپە نین کە باس کرا بەڵام بەتەکید هیچ کەسێک لە زانکۆکان ئەوە نەبێت ئەوان باسیکەن ئێمە بۆ خۆمان ئەڵێن هیچ کامان ڕەزامەندی تەواو نین و پێمان وایە ئەکرێ باشتر بکرێوەکرێ خزمەتی باشتر بکرێ هەوڵ و ماندووبوونی زیاتر بخرێتە خزمەتی خوێنی باڵا بۆی باشتر بێت لێرە زانکۆیەک دەبین و زانکۆیەک مامۆستاکان ئایا سەرۆکی زانکۆکەی یای دەرەکەی هاتەوە نازانم کە تەمەنامەکە ئیتمامێکی باشتریان بایە بەمتیدارە لە ڕاستیە یعنی ئیش لەسەر وەڵامەکات یعنی هەمیشە کۆمەڵی وەڵامی حازری پێ بۆ فێرخوازەکانی و ئیش لەسەر ڕوژاندنی پرسیار ناکات وەکو لاشناوونە هەموو پرۆژە یاسایەک پێویستی بە پەیوەندەیە بۆ هەڵسەنگاندنی پرۆژە یاسایەکە هەندێک پەیوەنددارە بۆ ئەم پرۆژە یاسایەکە هەمیشە دەگوترێت حکومڕانەیەکی باش ڕنگدانەوەی باشی بەسەر هەموو سێکتەرە جیاوازەکانی کۆمەڵگەدا دەبێت بێگومان ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستانیش ڕنگدانەوەی ئەو حکومڕانەیە کە لە هەرێمی کوردستانە دەکرێت ئەوەی بینیتان دیداری زانکۆکانی سلێمانی بوو کە تایبەت بووە زانستی زانکۆکان لە سلێمانیدا بەرنامەیەکی دیکە و تەوەرێکی تایبەتی دیکە لەگەڵ دەمەوە هەمووتان بە کامەرانی دەسپێرم خواتان لەگەڵ